is Viola. I'm so happy and glad that I participate for this concert because it's about etiquette and manners. Kurdish kids have to all focus on etiquette and manners. ئێمە قوتابی سەروەرانین ئەمڕۆ کۆنسێرتمان هەبوو باسی ڕۆژجوانی دەکرد سوپاس مامۆستاکان دەکەم و سوپاسی دایک و باوکان دەکەم. هەر ساڵە و پایامێکە لە پشتی کۆنسێرتی قوتابخانەکەمانەوە بۆ ئەم ساڵ پەیامی ئەتەکێت و ڕەفتاری جوان فێری قوتابیەکان دەکەین. قوتابیەکان بە گۆرانیە ڕەنگە و ڕەنگەکانیان بە جلوبەرگە جوانەکانیان بە دایک و باوک و خەڵک دەڵێن کە چۆن ڕەفتار بکەین. چالاکیجی بارابتر ورزشینه یه گوراپانینه و چند چالاکی تونری جمعیت کن بو تیپ ملی یه برنامه جدی و یه مسیحی و ترکمان و عرب و کرد و همیا پیوه یعنی همه چیز شانت خواهید ورزشی هونی پیشانی خلق کردن. gelek keyif خوشم يعني صحاب ما بدریم گو ام جایزه کا کمپا باجت کندالا بم يعني اف چند روزا من هیوینا بین ببن ان شاء الله وبن ان شاء الله اتجنات قالك انا وبن ام قالك كيف خوشن يعني وقت ام شنقال هاتينا كمبا باجت كندالا مازم كمبا باجت كندالا جيب ببن وەکو بەشی مۆسیقا چەندین چالاکی من ئامادە کردووە مۆسیقا و گۆرانیش ماوەیەکە پێوەی خەریکین بەڕاستی کاری وها زۆر پێویستە بۆ خەڵکی کەرکووک وەروها بۆ هیوایین کە لە هۆڵی گەورەتر نمایش بکرێت بۆی خەڵکانێکی زیاتر بتوانن نمایشەکە ببینن. ئەمە بین تەماشای ئاستی هونەر بکەین لە شاری کەرکووک بە تایبەتی مۆسیقا بینین چەند کەم تەرخەمیەک هەیە اینجا لەلایەن جەماوەرە بێت یا خەڵکی کەرکووک بێت مەیلی بە مۆسیقا کەمتر بێت یاکو لانی دەسەڵاتدارن و حکومەتەوە بێت